ناوم سیمان سامانە دەرچووی بەشی ژمێریاریم لە پەیمانگەی تەکنیکی هەڵەبجە ماوەی 3 ساڵە خەریکی ئەم ئیشین خۆم و عایلەکەم ڕاستی فکرەکە لەوە هات کە خۆم خوشکەکەم کە هاتوو چۆمانە کرد بۆ پەیمانگە لەوێ وەرزی پاییز بوو کۆمەڵێکی زۆر لە توێپڵی هەنار لە بەردەمی کارگەکانە هەڵچنرابوو لە سەرێک ڕاستی سیمایەکی ناشرینیە بەخشی بەشارەک و هەروەها بۆنێکی ناخۆشی ئەهاو چکە عادەتەن کە ئەمێنێتەوە بۆنی ترشاوی لێم ئیتر خۆم خوشکەکەم کەوتینە قسەکردن وتم باش ئەوە میوانیت بۆ هەڵەبجە بۆ بەناوبانگەکە شوێنێکی گەشتیاری و شوێنێکی خۆش و دڵگیرە سیمای شارەکەی ناشرین کردو ئێمە توانین ئەوە بەکاربێنینەوەتی ئاروەڵا ئەتوانی بەکاری بێنەوە یەکسەر هەر لەو دقا سێرچی کرد لە یوتیوب جیهازی زۆر گەورە و زەخم هەبوو ئیتر لەو حاڵەتە ئێمە هەوڵمانە کە ڕێکخرا و پشگیریمان بکات فۆرمان تەقدیم کرد پڕمان کردەوە ئیتر هەوڵمانە شتەکە بچووک بکەینەوە ینی بۆمە جیهازەکە زۆر زەخم بوو ئیتر ئێمە شتێکی بچووکترمان هەڵبژار ڕاستی ئامانجی ئێمە دەستپێکردنی ئەم ئیشە ئەوە بوو کە ژینگە پاک بکەینەوە ڕەبەڕاستی ینی بەرهەمێکی زۆری کشت و کاڵیمان هەیە لە شاری هەڵەبجە بەتایبەتی کە وەرزەکان ئەگۆڕێ لەگەڵ گۆڕینی وەرزەکانە بەرهەمێکی زۆرمانەیە الحەمدوللا شارەکەمان زۆر بەپیتە لە ڕووی کشت و کاڵیەوە ئیتر ڕاستی یەکەم ئامانجی ئێمە ئەوە بووە کە لە دەستپێکی ئەم ئیشە پاکردنەوەی ژینگەکە بووە و پاشان بەرهەمێکی خۆماڵی تایبەت بە خۆمان هەبێت هیچ ماوەدێکی کیمیایی بەکارنێت ئیتر هەر لە ناوخۆی شارەکە خۆمان دەستمان پێ کردووە. ڕاستی حەزم بە خێوکردنی گوڵ نەبووە بەس لەگەڵ ئیشەکە ئەوەنە ناڕەحەتیمان بینیوە ئەوەنە ینی چۆن بڵیت قورس بۆ و کۆسپوتەکەرە هاتۆتە ڕێگەمان زیاتر وای کردو خۆشم بێ ئیشەکە ینی کۆڵی لێنێم ئەلحەمدولیلا خەڵک زۆریش ڕازی ئەوە زیاتر پاڵپشتیم ئەکات بۆی کە بەردەوام بم لەسەر ئیشەکە خەڵک ئەڵێ بە دڵمانە شتێکی کوالیتی باشە ئیتر منیش هەوڵماوە بەرهەمی تازەتر دروست بکەم و زیاتر ئێتیمادەکەمە سەر هەموو ماوەدەکان سروشتی بێت هیچ ماوەدێکی کیمیایی بەکارنێت سەرەتا دەستمان پێکرد تەنها یەک بەرهەممان هەبوو ئەویش بۆ درەخت دروستمان کرد 2 ساڵ پێش ئێستا یەکەم بەرهەمان بەڵێ بۆ درەخت بوو و لە پاش ئەوە خەڵک داوای خۆڵی ئینجانەی ئەکرد دەرمانی شلی ئەکرد ئەو دەرمانیانەی کە وەکو ئاو شلن ئیتر لۆ فکرەکانمان بهات ئێستا الحەمدوللا 5 جۆرمان هەیە 5 جۆر بەرهەم زیاتر پاشماوەی کارگەکان ئەیهێنین پاشماوەی کونجیە ڕەشکەیە زەیتونە سێوە لەگەڵ گەڵای دارە بەریستنەوە بەرەبەری درەختەکان بەعام لەگەڵ بەشێک تیوکڵی میوەکان ئەوانی کە بەکاریان لەگەڵ بەشێکی زۆر کەم پێینی حیوانی زۆر کەم خۆم ئەچم بۆ شوێنەکان باخچەکە ئەبینم گەڵادار و شتکەوتووە ئیتر کارمەندەکانی ئەو شوێنە کۆیەکەنەوە لە شوێنێکە منج لەگەڵ خوشکەکەم و چەند کەسێکی عایلەکەم کۆیەکەین و ئەیهێنین بۆ کارگەکەم ئەوانە لە شیرینی خانەکان کۆم کردوتەوە ئەکیستەلەیەکی خۆڵم بۆ داناون وتومە ئەر کە مێلکەتان بەکارێنە بۆ کێک و شیرینی تێکوڵەکەم بۆ دانێن بەڕاستی توێکڵی هێلکە باشترین بۆ ینی کالیسیۆمێکی خاڵسە هیچ شتێکی تری پێویست نییە تەنها بە ڕێژێکی زۆر بەکارێنم زۆر باشە بۆ بوو. ئەو خۆڵەفشەڵی کە دروستمان کردووە ئەتوانی هەڕاستەوخۆ بەکاری بێنەی بۆ ناو ئینجانەکە بەشێک تریش حەزەکان ڕێژەکەی زۆر بێت بەشێک خۆڵی تێکەڵاکات بۆی ڕێژەکەی زۆر بێت بۆ دووشیەوە بەکارێت ئەمەش چ سوودێکی هەیە بۆ گوڵەکە ڕێگەکەی بە شێداری ئەهێڵێتەوە واتە ناوەندێکی باش ئەبێت بۆ مادە ئەندامیەکان و بە شێداریش ئەهێڵێتەوە گەشەی ڕۆکەکە باشترەکە عادەتەن هەر شتێکی زیندوو نازیندوو بێت ینی ئەسا ئەمە ئەڵێن ئەو ڕۆکانە زیندون یعنی لە گەشان بەردەوام
بەڵام پێویست ئەکە هەموو ساڵێک لە بەهارە لە وەرزی بەهارە عادەتەن من وەرزەکانی تریشم تاقی کردوت و هیچ کێشینە بەڵام عادەتەن ئەڵێن لە بەهارانە باشترە بیگۆڕی ئەبێت بگۆڕێت ئەبێ خزمەت بکرێت بەردەوام ئەو مادانە بۆ منە مادەی زین کە ئاسنە ئەبێ پێیان بدرێت و ساڵی جارێکیش ئینجانەکە بگۆڕێت خۆڵی ئینجانەکە. ڕاستی من دائیمان ئەوم قسۆتە مشکی خۆم ئێمە هیچمان کەمتر نییە لە وڵاتانی دراوسێ هەمان ئەو شتی من دروستی ئەەکەم لە وڵاتی ئێران و تورکیاش دروست ئەکرێت ینی هیچی کەمتر نییە بگرێ ئەوەی من زۆر باشتریشە چکە هەر ینی پاشماوەیە تاو سروشتیە هیچ ماودێکی کیمیاییتیانە زیاتر گرنگی بەوە ئەدەم کە لەوەی وڵاتانی دراوسی زۆر بەناوبانگتر بێ بۆی ئێمە بەرهەمە خۆماڵیەکانمان ساخ بکەینەوە بڵین کە ئێمەش ئەتوانین لەوان باشتر بین. ئەمە خۆڵی ئینجانەیە خۆڵێکی فشەڵە بۆ گوڵ بەکارێت تایبەتە بە گوڵ کام گوڵانە ئەو گوڵانی کە لە نەمامی دەرچوون واتە گەشتیان کردو تۆزێک پێویستیان بە زیاترە ئەوە زیاتر پەل بە هاوێژن بە تایبەتی ڕێگەکانیان ئەم خاکی بۆ بەکارێت ئەم خاکش یارمەتی ئەیات کە ناوەندێکی باش بێت بۆ گەشە ئێستش تەنانەت 2 ڕۆژ پێش ئێستا تۆزێک شێن پێیاوە ئاوم پێیاوە هەتا ئێستش تەڕە ینی وا ئەکات کە وشک نەبێتەوە ئەو ڕووەکە ئەگەر درەنگیش ئاوی بی وەروەها قەت بە بەرزی ئەهێڵێتەوە واتە کە گەشەی پێەیە زیاتر هەوڵایەت بەرز بێت گوڵەکە و بەرەکەشی زیاد ئەکات ئەو چرۆیانی. بەشێکی تر لە بەرهەمەکانمان ئەوەی کە بۆ درەختی گەورە بەکارەهێنرێت عادەتەن ساڵانە پێش پاییز جوتیارەکان هەوڵ ئەیەن بنی درەختەکان پاکەنەوە ئەو دەرانی بکەن کەمێک لەم بەرهەمە بەکار بهێنرێت و پاشان ئاوی بدرێت بڕی بەرهەم زۆرتر ئەکات بۆچی چکە ئەمە ئیش لەسەر ڕێگەکات ڕێک بە شێداری ئەهێڵێتەوە ناوەندێکە بێت بۆ پێدانی خۆراکە مادە ئەندامیەکان. لێرە کە تەجروبەم کرد بەڕاستی ینی چاوەڕێی ئەوە نەبووم ینی ئەنجامێکی ئەو نەباشی هەبێت چکە ئەمە ئیشی لەسەر خۆ ئەکات ڕاستی بێئومێد بووم سەرەتاکە بۆ درەخت و نەمان بەکارم ئەهێنا هیچ ئەنجامێکی نەبوو پاشان بۆم دەرکەوت چکە بەرهەمەکەمان سروشتیە هێواش ئیش لەسەر بەرهەمەکانمانەکات ئیشەڵا لە ئایندەیەکی نزیکە بەرهەمی تاو تازەمان ئەبێت کە لە هیچ شارێکی ئەم کوردستانە دروست نەکراوە و ئیشەڵا ئێمە هەوڵ ئەین ببینە براندێکی نەوخۆیی بۆ ئیتر هیچ چیتر پێویست نەکات لە وڵاتانی دەرەوە ئێمە هاوردەی بەرهەمێک بکەین کە خۆمان ئەتوانین دروستی بکەین لەوان باشتری. ڕاستی سەرەتایی هەموو ئیشێک دەستپێکی زۆر قورسە بەڵام گرنگ ئەوەیە کۆڵی لێنێت چکە تو ئامانجێکە داناوە لە مێشکی خۆتە ئەبێت بەو ناڕەحەتیانە بڕۆی اینجا ئەگەی بە ئامانجەکەت بۆیە پەیامێکم بۆ گەنجانی هاوتەمەنی خۆم ئەوەیە کە هەرچ بەهرەیەکتان هەیە بە دوایە بڕۆن هەوڵی بۆ بن هەتا ئەگەن بە نەتیجەیەکی باش چونکە ئەم وڵاتی ئێمە پێویستی بۆیە کە گەنجەکانمان هۆشیار ببنەوە تواناکانی خۆیان بەکار بهێنن بۆی بتوانین هەریەکەمان لە جێگی خۆمانەوە وڵاتەکەمان پێش بخین. ئەمەش جۆرێک لە بەرهەمەکەمان بوو بەرهەمی وشکەکەیەتی بۆ ئینجانە بەکارێت ئەمەشیان بەرهەمی شلەکەیە وەکو خۆراکێک وایە کە وەکو شێوازی ئاودانی ڕۆکەکەیە کە ئاوی پێ لە دوای ئاودانەکەی ئەمە ئەیپی ئەمە مادە خۆراکیەکەیە بۆ ئەوەی ڕێگەکانی پتەوتر بێ و زیاتر بکات.